سەختە ئازار لە بیرکەی زۆر سەختی شەخۆشیەکانت بیرکەبێتەوە ماچی برینێک نییە لەسەر جەستەمان بۆ پیشاندانی خۆشی ئێمە زۆر بەکەمی لە ئاشتیەوە فێر دەبین چاک بلانێک وا دەڵێت ئازیزان ئەم کاتە و گشت کاتێکتان شاد و بەختەوەر بێت شاد بینەوە بە دیدارتان لە پرۆگرامێکی نوێی زایەڵەی داهێنان بۆ هەر کوێ بچین بۆ پرسەی بەهار بێت یان پاییس لەسەر کانیەکی هاوین بین یان لەژێر درەختێکی زستاندا هەمیشە جوانێکی کوشندە هەیە ئازارمان دەدات هەمیشە گەڵایەک باڵندەیەک بایەک هەیە هێندە جوانە ئازارمان دەدات بەختیار عەلی وای وت پیانۆژنێکی کورد دەڕوات بەرەو تاراوگە لە وڵاتی سوید چەندین کار و پرۆژەی میوزیک بەرهەم دەهێنێت لە چەندین بواری هەمەڕەنگی میوزیکدا سەرکەوتوانە توانستەکانی خسۆتە گەڕ هەر لە پیانۆژەنینەوە تا دەگاتە دانانی میوزیک و وانەوتنەوە و کارکردن بۆ تەلەڤیزۆنەکان و پرۆژەی موزیک لەگەڵ موزیک ژەن و کۆمپۆزەرە ئەڵمانی و سویدی و بەریتانی و کوردەکاندا پرۆژەی هەبووە سامەتەها موزیک بەشداریشی ڕاستەقینەیە لە دنیای هاوچەرخدا لە فلیمۆ تا دەگاتە سۆشال میدیا و تەواوی میدیاکانی دنیا و ژیانی ڕۆژانە بەڵام ئەو هێڵە یان ئەو خاڵە چییە کە میوزیکی کلاسیک و مۆدێرن کۆ دەکاتەوە سامان ئەو موزیکەی کە لێرە ئەخنەرێت ئەو موزیکەی کە لێرە ڕەچاویەکەین و تێبینیەکەین و بەردەوامی لەسەری دایم ئەپگرێد دەکرێت دایم ئەپدەیت دەکرێت دایم ئیشی تێ ئەکرێت دایم خولەکانە بینیت تێبینیکی زۆر و گرنگی زۆری پێدرێت
موزیک وەکو دەریایشی گەورەوە بەڕاستی تاوابوونیشی نییە، دایم کاری تیاکرێت، دایم لێکۆڵینەوەی تیاکرێت، دایم بەرەو پێشبردننی تیاکرێت، وەستانی نییە بڕۆکە. لێرە نەمدیەوە وەستان هەبێت لە مۆزیکا، لێرە نەمدیەوە شتێک هەبێت داخراو بێت، دایم پەرتووکەیە، دایم فەرهەنگەیە، دایم شتی تازە هەیە و بۆشێت یەتە پێشەوە، چی یارمەدێکە پێویست بێ بۆ دێ پێشەوە بۆ یارمەدەی. هاوچەرخی ئێستا بەڕاستی موزیک دایم لە پێشکەوت نایە، دایم لە شتی تازەیە، دیگیتال ئەبێت. جاران کلاسیکیشی تەواوی پێوە دیار بوو لە ئیشکردنە، ئێستا کلاسیکەکە وای لێ هاتۆ زۆر چۆتە ناو دنیای دیگیتاڵی ئەم ڕۆمانەوە. یانەوەتان ێگە بچیت تۆ بۆ کۆنسێرتێکی کلاسیک ئەبێ زۆر تۆ کلاسیکیشی تەواو بیت لە کاری خۆتە، ئەو کاتە دانیشیت و کاری کلاسیکەکان جۆ لەبێ. ئەجی ناگەت گۆڕانکاریەک بە ژیان تا هەتی بێت و کلاسیک لە ژیان تا خوێنە بێت و بەرەو پێشبوونی قۆناغی تەواو بوو بێ بۆ دیشتاڵ زیاتر کارەکانە گۆڕێت، ئیشی تەواو زیاترە گۆڕێت. هەموو کارە موزیکەکانە دەبێت بە موزیکی تازە لە بەرەوەی تۆ لە دەوروبەرەکەشت هەمووی ژیانیشی تازە ئەژیتیایە، لەبەرەوە ئەبدەیتە بیتەوە لە هەموو شتەکانە. ئەگەر کلاسیکێکیش بوو بێتی، ئەگەر لە کارەکانیش تا کلاسیک بوو بێتی، ئەپگرەید دەبیتەوە نێ بەڕاستی. بەڵێ سامان، تۆ بە کۆمەڵێک خەونەوە وە کۆمەڵێک پرۆژۆ چووی بۆ تاراوگا، دەتوانیت باسی پرۆژەکانی پێشوو ئێستا و داهاتوشمان بۆ بکەیت؟ داریە بوو هاتم بەرەو هەندەران لە وڵاتی سوید ستۆکۆلم نیشتەجێ بووم و جێگیر بووم و دەستم کرد بە قۆناغەکان لە زمانەوە دەستم پێ کرد هەتا قۆناغی زانکۆ لە بەشی ئاودیۆ پرۆدەکشن پرۆگرام کە تەواوم کرد. ئێستا بەڕاستی خۆشبەختانە چاوەڕێی بەشی ماستەرەکەم لە بەشی موسیقی جیهانە لەگەڵ فیلم پرۆدەکشن کۆمپۆسینگ، هیچێک لەو دوانە هەر کامیشان بێت بۆ کاری ماستەر کە وەربژیرم. زۆر هەوڵمدا بەڕاستیە تا گەشتم بەم پلەیە، ئاسان نییە گەشت بووم بۆ پلەیە و هاوڕەکانم زۆر بەمان لێرە لە بەشی ئەوروپا لە هەموو وڵاتەکان ئێمە پەیوەندیمان هەیەکەوە کە کارێک تەواوکەنیان بەشێک تاواکن لە بەشەکان دڵخۆشە بین بە یەکتری بەڕاستی پیرۆزبایی زوو یەکسەر لە یەکتریەکەین. لەبەرەوە کارە زۆر ئاسان نییە بەڕاستی و هەموو کوردەکانی تاراوگا ئاگاداریەوەن کە لێرە خوێندن زۆر ئاسان نییە بەڕاستی لە هەموو وڵاتانی دنیا نەکەر هەر دەرەوی وڵاتی خۆت بەڕاستی هەموو شتە سەختە بێت، وەکو وڵاتی خۆمان هەموو شتێ ئاسان نییە بە یەک زمان بە زمانەکەی خۆت هەموو قۆناغەکان ببڕیت و زانکۆ تەواوکەیت و کارەکان هەمووی بکەی بەڕاستی لێرە تۆزە سەختە. توانم بڵێم توانیمە لێرە بەشی موسیقی جیهان گەلان تەواو بکەم، پێشکەوتنێک بکەم لە ئامێری پیانۆیە، وەکو بتوانم جاز ڤیوژن بەکاربێنم لە کاری موزیکی پیانۆیە و کارە کوردیەکان پێشخەم بە قاڵبێکی تازە نوێکردنەوە. باشە، لە خۆرئاوا کورد دەکەوێتە کوێی جیهانی موزیکەوە سامان؟ لێرە بەڕاستی زۆر قۆناغی تازە هەیە، زۆر کاری تازە کراوە لە کاری موزیکە. ئێمە توانین بڵێن لە بەشی ڕۆژهەڵاتمان هەیە خۆمان کە کارمان زۆر تیا کردووە و زۆر خەریکین کە پێشکەوتنی تیا دروست بکرێت و دروستیش کراوە. بەڕاستی زۆر گەنج هەیە کە لە وڵاتی خۆمان بە شانازیەوە توان بڵێم زۆر پێشکەوتون کاریان کردو لە کاری موزیکە. ئێستاش لە هەوڵدانین بەڕاستی بۆ پێشکەشتنی کاری موزیک، بەڵام لە خۆراوە زۆر کاری تریش هەیە نەک هەرەوەی کە بڵین کارکراوە لە پێشخستنی موزیکە. لە خۆراوە زۆر کارکراوە بۆ پێشخستنی بنەماکانی موزیک لە کوردیە. بەڕاستی ئێستا خەریکی ئەوەن کە زۆر ئەو کەسانی کە لە خۆناغی خوێنە خەریکی ئەوەن کە پیاداچوو بکەم بۆ ئامێرەکانمان، مەسەڵەن ئامێری تارە، ئامێرە کوردیەکان زۆر ئامێری دەهۆڵە، ئامێری دەفە، ئەم ئامێرە هەمانە تەمبورە، مەسەڵەن ئامێرە کوردەکان خەریکم بۆ پێشخستنی ئەم ئامێرانە بەڕاستی پیاداچوونی بۆکەن، ڕێسوشی بۆکەن.
گەڕانی بۆ ئەکەن نووسینی لەسەر ئەنووسن قوڵە بنەوە لە کارەکانەکە بووی پێشخستنی ئەم ئامێرانە بێت بۆی متوانین دەوڵەمەنی بکەین زیاتر لە کاری کوردیە لە ڕسەنی کوردیا زیاتر بەرزی بکەینەوانە بەڕاستی لە وڵاتی خۆراوە لەم قۆناغای نەستە ئەمە کەوتویدانەوە قۆناغەوە کە زۆر هەوڵی بۆ بین ئامێرەکان بە شێوەیەکی زۆر جوان و بە شێوەیەکی زۆر ڕاستەقینە و ڕەسەنانە بخێنە سەرچاوی بینەری خۆراوە کە بیبینە کارەکانمان چیە ئێمە کوردبوونمان لە ئامێرەکانمانە چۆن پێشیەخین لە ئامێرەکانمانە جوانە لە خۆراوە موزیک بەشێکی گرنگە لە فەرهەنگ و خوێندن و ژیانی ڕۆژانە چەند گرنگە خوێندنی توێری و کردداری موزیک لە قوتابخانەکاندا لە سەرەتاییەوە تازانکۆ کاری موزیک یان خوێندنی موزیک لە بنەمای سەرەتای بنەڕەتی ئێرەوە ئەم وڵاتە وەکو وڵاتی سوید دەتوانم بەش بە حاڵی خۆم باسیگەم وەکوەوەی کە بینیومە لێرە لە مناڵیەوە هەچ بناڵێ خولیای کارێکی هەبێت وەکو مەسەلەن وەکو موزیک بۆ نمونە یانەوەتانێ دانس یانەوەتە هەر کارێک لە کارەکان بێت حەز بکات پێشکەوە مناڵە لە مناڵیەوە قوتابخانەی تایبەت هەیە ئەو مناڵە حەزی لە پیانۆ بێت خەنە قوتابخانەیەکی تایبەتەوە بەس بۆ ئامێرەکانە لە 4 ساڵی و 5 ساڵیەوە بگرە ئەو مناڵە فێری ئەەکەن حەزەکەی بۆ نەدی لە مناڵیەوە تا ئەگاتەوە قۆناغە گەورەی کە تەواوەتی کەسیشی باڵغ و کامڵە ئامێرەکە بە جوانی فێرە بێت ئەوەی کە حەزی لێ بۆ پێی ئەگات بە ئاواتەکانی هەموو قۆناغەکانی پێگە کەواتە وا لێ ئەەکەن کە تەواو تۆ خولیا و حەزەکانی خۆت خێتە سەر و ئەمریکا حەزر لێتی بۆ پێشکەوتن لەویا داهێنان دروستە بێت لێرەوە داهێنان دروستە بێت کە مناڵەوەی لێت حەزەکە داهێنان دروستکات زۆر کاری جیاوازیان هەیە لێرە بەڕاستی زۆر کاری ناواز و جوانیان هەیە کە لەم وڵاتایی بینم زۆر کاری تازە ئەبینیت لە هەموو بارەکانە بەڕاستی نەک هەر لە مۆزیکا بۆیە منەڵێم لێرە فەرهەنگێکی زۆر قوڵیان هەیە لە ئیشکردنە کە ئەگەنە سەر پەروەردەکردی مناڵ ئەو کاتە ئەبینی کە موزیک چۆن پەروەردە ئەبێ لێرە لەگەڵ مناڵەکانە چۆن ئەگات چ قۆناغێک مناڵەکە 10 ساڵیان 12 ساڵە گەیشتە قۆناغێکی زۆر 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 پێشکەوتوو زۆر پێشکەوتوو وەک لەوەی کە ئێمە خۆمان بیری لەکەینەوانەیە وڵاتێکی کە بیری لێکاتەوە ئەم مناڵانە زۆر بە شێوەیەکی زۆر سیر گەورە ئەبن لە ناو موزیکە زۆر جوان پەیڕەوی یەکەن کارەکان بۆیە دایم سەرکەوتووە بن لە کاری ڕۆژانەیانە لە زۆربەی کارەکانیانە بەڕاستی لە ئەنکەرە فیستیڤاڵێکی هونەری نێودەوڵەتی سازکرا لە پێناو گەشە پێدانی ژینگە و بازاری هونەر بۆ وڵاتانی دراوسێ چەندین هونەرمەندی کوردیش لەو فیستیڤاڵەدا بەشدار بوون. Dibin siyah li bijardinê da pêncemîn pêşengeha hunerya Enqerê rengekî taybet li paytexta Tirkiyeyê da. Nêzîkî pêncî welatê biyanî û bi hezaran jî hunermendên Tirkiyê beşdarê vê pêşengeyê bûn. Di vê pêşengeyê da her cure nîgar, peyker, hunerê abstrakt, gelek stylên hunerî yê klasîk û nûjen jî çîgirtin. Ev pêşenge li ser qadeka gelek mezin hate vekirin. Li vê derê çalakiyê cûr bi cûr jî hebûn. Rasterast durustkirina huner, panel û konsertên biçûk. Hunermend Alexey Rychkova li Petersburg hatiye û beşdarî vê pêşengeyê bûye. Rychkova li vê derê hunerê xwe bi zindî pîşanî temaşevanan kir. Nîgarsaz ji beşdarbûna pêşengeyê jî gelek dilxweş e. Li her derên Tirkiye gelek hunermendên bi nav û deng beşdarî vê pêşengeyê bûne. Ji van yek kesî Ali Raşid Karakılıç e. Karakılıç bixwe ji bajarê Edenê û ji radyatorên seyara wêne durust kiriye. Pêncemîn pêşengeha hunerya Enqerê li vê derê eleqayeka mezin dibîne. Nêzîkî pêncî welatê biyanî
هنری خو لوی دری پیشکشتن و 3000 زیادتر جی هنرمندین ترکیه هنری وان دوی پیشنگی دهیه ایوب دمیر دنگ آمریکا انقره نووسەر و میدیاکاریشی ئەمریکایی تامدەت دەڵێت کەسێک بۆ ئەوەی بەڕاستی لەم جیهانەدا دڵخۆش بێت دەبێت کەسێکی خۆش بوێت شتێک هەبێت بیکات و هیوا و ئومێدی بە شتێک هەبێت. گاندی دەڵێت خۆشی ئەو کاتەیە کە بیرکردنەوە و گفتوگۆ و کردارت یەک ئاواز بێت تازایەڵەیەکی دیکە و داهێنان و جوانێکی دیکە هەر شاد و بەختەوەر بن هەر بژین.